مۆسیقەکانیش هەر مۆسیقی ئینسان نییە لە مۆسیقی تەبیعی ناچێت لە مۆسیقای سروشت و خوایی ئەچێ. هونەری پەیکەرتاشی یەکێکە لە هونەرانەی کە قورسی خۆی هەیە ئەبێ لە بەردێکی ڕاق شێوەیەکی ناسک و نەرمونیان دروست بکەیت. لێسادا پەیکەرتاش وەختی هەڵەبجەیی سەرقاڵی دروستکردنی داتاشینی بەردێکە بۆ قالەمەڕە کۆک دەبینرێ بەشی سەرەوەی لە تەواوبوونای و لێسادا سەرقاڵی ئەو مەڕەیە. مێ بچمە لای خۆی کای بەختیار سڵاوە لێ بێ چۆنی قوربان چاوەکەم. ئەمە چێنێکە سەرقاڵیت؟ وەڵاهی ئەمە یەکەم جار کە دەستم پێ کرد 2013 بوو. بەس ئایتر زوڵ و فشتیوە هات بەسەرە هەڵم گرتەوە تا پار هێنامەوە. بردم لای برادەرێ دامنا لە مەعمەلێکی بەرد پار هێنامەوە دەستم پێ کردەوە بە ئیشکردن. ئێتە و کاتانی کە وەختم هەبێ و هینم هەبێ هەفتەی 2 سەعاتێ 3 سەعاتە یا 2 جار 3 جار لە هەفتەکە ئیدێم ئیشی لێ یەکەم وردە. ئەمە چ جۆرە بەردێکە؟ مە بەردی سپی قەراخە. یعنی بەردی بە جوانمان هەیە لە کوردستان؟ چۆن کوردستان یەکێکە لەو شوێنانەی کە زۆرترین بەردی جوانی هەیە، بەڵام بەداخەوە تا ئێستا ئیشی لەسەر نەکراوە. ئەم بەردانش کە هەمانە لە قوڵاییەوە دەرنەهاتوە عادەتەن بەر تا لە قوڵاییەوە بێ کالێکی و کاربۆنی باشترە تەکەلوسی باشترە ئەمانە هیچ سەدحەن زۆر هین نین و خۆی کە هەتا ئێستا ئەم بەردە چۆنە ئەمە زۆر جوانە ئەم بەردە ئەگەر بچیتە خواردتر 200 ساڵمەتە بچیتە خواردتر بەردەکان جوانتر ئەبێ. ئەم مەڕە و بیرۆکە چۆن بوو؟ ئەم مەڕۆ بۆ لێرە داونا لەگەڵ قالەمەڕێ لەگەڵ وڵای ئەم پیاوە خۆی هونەرمەندێکی زۆر گەورە بووە، هونەرمەندێکی خود ئاموز بوو یاخۆ بڵێن بەهرەیەکی زۆر گەورەی خوایی تیا بووە. مۆسیقەکانیش هەر مۆسیقی ئینسان نییە لە مۆسیقی تەبیعی ناچێت لە مۆسیقای سروشت و خوایی ئەچێ. ئەم پیاوە شوان بۆ ئیشەکەی نیش پێم خۆش بوو هەر بۆ هاودەنگی و هین بە تەنیانەوێ مەڕێکم لای قاچە دروست کرد.